صدام حسين سەرۆکی پێشووی عێراق بە فەرمی لە ناو یاری کۆڵ ئۆف دیوتی بلاک ئۆپسی 6 ئەبینی. ئەم جارە ڕفاندنی ئۆتۆمبیل لە ناو یاری GTA 6 زۆر زەحمەتترە بێت. ئەگەر ئۆتۆمبیلەکە مۆدیێلیشی بەرزتر بێت ئەوە پێویستی بە پارچەی زیاتریشە و ئایا لە کاتی بڵاوکردنەوەی نرخی یاری GTA 6 چەندێک دەبێت؟ بە پێیەکی لە هەواڵەکان نرخەکەی زۆر دەبێت. حازر یاری ئەساسینز کرید شادۆ هەر چوار وەرزی ساڵی تایە و بە پێی گۆڕینی وەرزیش ئەبێ شێوازی یاریکردنت بگۆڕ. ئایا کۆمپانیایەک ناوی فیفا کڕێتەوانێ و نوێترین یاری فیفاش کەی ئەبینی؟ بۆ زانینی هەموومان و زیاتر بینەرمان. سڵاوی خۆتان لێبێ و سەلام عەلیکوم بەخێر بێنە هۆڕیان من میر عومەری مەمە زنجیرەیەکی تری پرۆگرامی سبەی گەیمینە کە هەفتانە پێشکەشتان دەکرێت. پێشەوەی دەست پێ بکەین بیرتانە چێ لایکی ئەم بڕگەیە بکەن لە هاوڕێکانتان شێریکەن و ڕای خۆشتان لە کۆمنت بنووسن. ئێستاش دەست پێ دەکەین. دوای ئەوەی لە سبەی گەیمینی هەفتەی ڕابردوو باسی یاری ئەساسینز کرید شادۆسمان کرد کە یەکەم ترەیلەری لێ بڵاو بووانێ و گەیمەرانیش لە یابان زۆر لە یاریەکە تووڕە بوون و ترەیلەری فەرمی بە زمانی یابانی با بڵێن یا بە تایتڵی یابانی دیسلایکێکی زۆری بووها و بەڵام لەگەڵ ئەوەشدا لە ئێستادا پڕفرۆشترینە و زۆرترین داواکاری لەسرە لە یابان ئەویش لە ئەمەزۆنی یابان ئێستا لە پلەی یەکەمدایە زۆرترین کەس پێشوەخت داوای یاریەکەی کردووە. لە هەمان کاتە ئەوەشمان زانی یاریەکە لە چوار وەرزەی ساڵ پێک دێت بەهار و پاییز و هاوین و زستان. ئێنجا بە پێی گۆڕینی وەرزەکان ئەبێ شێوازی یاریکردنی شت بگۆڕی بە تایبەتی لە ڕووی ستێڵتەوانێ چونکە کە دنیا سار دەکات ئەوە دەریاکان زەریاکان دەیبەستن تۆ ناتوانی مەلە بکەیت و بڕۆیتە پشت هێڵی دوژمنەوانێ. بەڵام لە هەمان کاتا لە زستانیش زیاتر ئەو سەربازانی کە دوژمن ڕوبەڕوویانە بیتەوانێ لەبەر سەرما لە شوێنێکی تایبەت لە پاڵ ئاگرا کۆبنەوانێ ناوچێکی ترێ بکرێتەوە. لە هەمان کاتە لە هاوینە ئەتوانی مەلە بکەی لە ناو ئاوەکان و با بڵێن ناوچێکی بەرفراوانترت بۆ ئەکرێتەوانێ و لە هاوینیشە یا لە بەهاریشە گەڵاو گوڵ و گژوگیا بەرزە بێتەوانێ ئەتوانی خۆتی تیا بشاریتەوانێ. هەر بۆیە بە پێی گۆڕینی وەرزەکە ئەبێت هەوڵ بەی شێوازێک و تەکتیکێک و ستایلێکی تایبەت بە خۆت دۆزیتەوانێ بە تایبەتی ئەگەرەتوێت بە شێوازی ستێڵت یاری بکەی. لە هەمان کاتە دەرهێنەری یاریەکە بۆ سەرچاوەی فامیتسو کارڵ ئۆنی دەڵێ وردەکاریەکی یەکجار زۆرمان لە یاریەکە کردووە کە پێشتر لە یاریەکانی ئەساسینز کریدا نەتان بینیوە بە تایبەتیش لە ڕووی ستێڵتەوانێ لە ڕووی خۆشاردنەوانێ کابێ زۆر هەوڵی خۆ شاریتەوانێ و بە دوواداکەوتنی دەنگ و تیشکی تێدایە کە کارکتەرەکە سێبەری دەرەکەوێت دەنگ دروست دەکات ئەبێ زۆر وریابی بچیتە پشت هێڵ دوژمنەوانێ ڕێگایەکی نوێ بدۆزیتەوانێ. لە هەمان کاتیشا دروستکردنی ژینگەکەیان بە شێوازێکی زۆر تایبەت دروست کردووە و دەڵێ پێشتر هاوشێوەیتان نەبینی بێت هەرچەنە لە یاری ئەساسینز کرید میراج لە ڕووی ستێڵتەوانێ یاریەکەیان گەڕانەوانێ کە تۆ پێویستە خۆت بشاریتەوانێ ڕاستەوخۆنە چیتە ناو هێڵی دوژمنەوانێ و ڕوبەڕووبوونەوە زۆر نەگەی چکارێک و زۆر لێ زەحمەتە بێ. ئەمیش بە هەمان شێوەیە بەڵام وردەکاری زیاتری تێدایە. ئایا ڕای تۆ دەربارەی هەواڵانە چیا و پێ خۆشە بۆ یەکەم جار چوار وەرزەی ساڵ ببینیت لە ناو یاری ئەساسینز کرید؟ ترەیلەری چیرۆکی گەورەترین DLC ئێلدن ڕینگ بە ناوی شادۆ ئۆف دە ئێرتری بڵاو کراوانێ کە سێ خولەک بوو باس لە چیرۆکی یاریەکە دەکات و کەسایەتیەک لە ناو یاریەکە دەردەکەوێت. طبعاً لە هەفتەکانی پێشوو باسی ئەومان کرد کە ئەم DLCە تاکە DLC ئێلدن ڕینگ دەبێت و گەورەترین نەبێت لەوان هەموو یاریەکانی تردا و دووبارە یاریەکەت بۆ نوێ دەکاتەوانێ جیهانێکی زۆر کراوەیە چیرۆکی تازە بینی و چیرۆکەکەش بە پێی تێپەڕبوونی کات و هەڵبژاردەکانت لە هەمان کاتە ئەگۆڕێ و هەواڵ لەسەری هەیە کە تۆ دووبارە دەچیتە ناو شانشینی تاریکی واتە جیهانێکی تاریکی ئەچیتە ناوی و دەڵێن بۆ تەواوکردنی یاریەکە لە سەیاسە ئەبێ 7 سەعات یاری بکەی. ئەمەش کاتێکی یەکجار زۆرە. ئەمەش وا دەکات ئەم DLCە زۆر گەورەیە زۆر زەبەلاحە کاتێکی زۆریەوێ کە هەمووی بگەڕێی بۆسەکان ببینی لە چیرۆکەکە تێبگەی مشنە سەرەکیەکان بکەیت واتە ئەرکە سەرەکیەکان ئەرکە لاوەکیەکان و لە ئێستادا گەیمەرانێکی یەکجار زۆر چاوەڕوانی ئەم DLCیان چونکە لە هەنێک پرسیار وەڵامەکەی نەزاندرا دەڵێن لە ڕێگەی ئەم DLC و ئەزانێت و دەڵێن ئەمە کۆتا یاری ئێلدن ڕینگ ناوێ بەشی تریشی لێ بڵاو کردوانی و لە 21 شەشی 2024 ئەم ساڵ ئەم DLCە بڵاو دەکرێتوانی ئایەکی تۆ لەو گەیمەرانی کە ئێلدن ڕینگ کردووە بەدڵ بووە و چاوەڕێی ئەم DLCش ئەەکەیت.
سەرکەوتنی زنجیرەی فاڵاوت کە لەلایەن ئەمەزۆن پرایم بڵاوکرایەوانێ پارەیەکی یەکجار زۆری بۆ یاریەکە دەستە بەر کرد. هەرچەنە وەکو دەزانن ئەمەزۆن پرایم مافەکەی ناوی یان چیرۆکەکەی لە بێتێزدا کڕیوەتەوانێ و ئەوان دەرهێنانیان بۆ زنجیرەکە کرد، بەڵام بێتێزدا قازانجێکی زۆری کرد بێ ئەوەی خۆی هیلاکە. طبعاً سایتی VG Insight هەوڵێکی زۆریە کە ئەو داتایانە کۆکاتەوانێ ئایا بێتێزدا بۆ یاریەکانی فاڵاوت دوای بڵاوبوونەوەی زنجیرەکە چەندێک قازانجی کردو. بە پێم داتانی کەلامانە دەڵێ فاڵاوتی 4 22 میلیۆن دۆلاری قازانج کردووە و فاڵاوتی 76 بەکڕینی یاریەکە و فرۆشی ناو یاریەکەش 28 میلیۆن دۆلاری قازانج کردو. لە هەمان کاتیشدا دەڵێن بێتێزدا بۆ فرۆشتنی مافی ناو چیرۆکی یاریەکە بە ئەمەزۆن پرایم ئەوە 30 میلیۆن دۆلاری وەرکردووەواتە بە کوڕی گشتی دەڵێن هەنێ زانیاری تریشێت بەشەکانی تریش پارێکی زۆری قازانج کردووە. قازانجی بێتێزدا بێ ئەوەی مارکێتین بکا بێەوەی خۆی هیلاکە تەنها لەبەر ئەوەی مافی یاریەکەی فرۆشتووە نزیکەی 80 میلیۆن بۆ 100 میلیۆن دۆلاری لە ماوەی مانگە بۆ 2 مانگا قازانج کردووە. ئەمە ژمارێکی زۆر گەورەی و نیشانی دەدات کە یاریەک بەناوبانگ بوو، ناوی هەبوو، گەیمەرێ زۆری هەبوو، زنجیری لێ بڵاو کرێتەوە، زنجیرەکەش سەرکەوتوو بوو ئەو دووبارە قازانجێکی تریش بۆ یاریەکە ئەگەڕێنێتوانێ بەکەمترین تێچوو و بڕیاریشە کە ئەمەزۆن پرایم سیزنی دووەم وەرزی دووەم لە زنجیرەی فاڵاوت بڵاو کاتەوە چونکە بەشی یەکەم زۆر خەڵک بەدڵی بوو، نمرێکی زۆر بەرزی هێنا لە IMDb و بەشی دووەمیش بڕیاری درراوە کە دروستکەی. ئاتۆیشی لەو کەسانی کە زنجیرەکەت بینیوە و لە هەمان کاتی شایارەکەت و زۆر بەدڵت بووە لە کۆمنتە پێمان. ئایا چ کۆمپانیایەک مافی ناوی فیفا کڕێ؟ ئێمە زانیمان کە ساڵی ڕابردوونی ئەی وازی لە ناوی فیفا هێنا و نوێترین یاریەکانی ناونا FC 24 کە نوێترین یاری بوو، چکە ناوی فیفا دەگەڕێتەوانێ بۆ یەکێتی تۆپی پێ فیفا و ڕێنەکەوتن لەسەر بابەتی ئابووریان بابەتی دارایی پارە بەپێی هەواڵێک کە بڵاو کراوەتەوان هەژمارێک لە تۆڕی میدیاکس بە ناوی مۆپڵەی دەڵێت تووکەی کەوتۆتە ڕێکەوتن کە تووکەی کۆمپانیاکە سەر بە تەیکتووە کە تەیکتوو ڕۆکستاریشی هەیە کەوتونەتە ڕێکەوتن کە مافی ناوی فیفا بکڕن و نوێترین یاری فیفاش ئەم ساڵ بڵاو دەکرێتوانێ بە ناوی فیفا 2K25 یان 25 و ئامادەکاریەکشە بۆ جامی جیهانی 2026 کە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەکرێت بە ناوی فیفا وۆرڵد کەپ 2K26 یان 26. بەڵام ئەمە جارێک هەواڵە پێشتریش بڵاو کرایوانێکە کۆمپانیای 2K ئەوێت ناوی فیفا بکڕێت چونکە بێجگە لەوەی کە کۆمپانیاکە یاری چیرۆکی و ئاکشن و جیهانی کراوە دروست دەکات ئەوە چەند تایتڵێ و چەند زنجیرە یاریەکی با بڵێن وەرزشیشی هەیە لە بەناوبانگترینی یاری زۆرانبازی مصارعە WWE2K و لە هەمان کاتە NBA 2K یاری باسکە و چەند یاریەکی تریش و بەڕاستی ناوی فیفاش زۆر گەورەیە. 2Kش پێشتر ئەزمموی یاری وەرزشی هەیە ناوەکە بکرێت زۆر سوودی لێ بیرێت وەگە پەری پێبات، بەڵام ئایا لەو باوەڕێیان 2K ئەزمموی دروستکردنی یاری تۆپی پێی هەبێت و بتوانێت ڕکابەری FC 24 کە پێشتر ناوی فیفا بوو یاخودنا ڕاتان سەرم هەواڵە چییە؟ بە فەرمی دوو تریلەر یان دوو تیزەری تریلەری یاری Call of Duty بڵاو کراوە بە فەرمی زانیمان یاریەکە ناوی Call of Duty Black Ops 6 دەبێت. لەوانەیە بپرسن ئەی بۆ Black Ops 5 دەبێت چکە Cold War Black Ops 5 بوو ئەمەیان Black Ops 6 و پێشتریش هەواڵمان لێ بڵاو کردوانێک کە تایبەتە بە جەنگی کەنداو واتە حربی خەلیج و هەواڵەکانیش بەڵێ ڕاست بوون. یەکەم تریلەر کا بڵاو کرایوانێ بە ناوی The Truth Lies واتە ڕاستیەکان درۆ ئەکەن و تیزەری تریلەری دووەمیش بە ناوی Open Your Eyes واتە چاوەکانێ بکەرەوە. تریلەری دووەم کە بینیمان درێژتر بوو. سەرەتای تریلەرەکە باسی ژیانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە سەرەتای نەوەتەکان واتە لە ڕووی ئابووریەوانێ و پرۆگرامی تەلەڤیزیۆنیەکان و لە هەمان کاتە ئەو کاتە ئەمریکا چۆن بووە. دوو کارکتەری سەرەکی ڕاستەقینەمان بینی کە جۆرج دەبلیو بۆشە کە باوکی جۆرج بۆشە کە سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بوو لەگەڵ کلینتۆنیش ئەویش ماوەیەک سەرۆکی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بوو کە ئەوانیش بە شوێکی گشتی دەستیان بە جەنگی کەنداو کرد. بەڵام لە هەمووی گرنگتر و دەنگدانەوەیەکی زۆری دروست کرد لە کارکتەر
کارکتەرە زۆر بەناوبانگانی جیهان و سەرۆکی پێشووی عێراقیش سەدام حوسێن ئەبینیت لەناو یاریەکەدا لە هەمان کاتیشدا زیاتر لە وێنەیەکی دەرەکەوێت خۆی دەرەکەوێت و لە هەمان کاتیشدا ئەو قەسرە نیشانەیە کە قەسری ڕیاسی قەسری سەرکردایەتی بوو کە تیای ژیابوو وەکو لوکەیشنێک لەناو نەخشەیەکان نیشاندراوە بۆیە بە فەرمی زانیمان کە ئەم جارە Call of Duty Black Ops 6 باس لە جەنگی کەنداو دەکات واتە شەڕەکە و جەنگەکە لە نێوان ساڵی 1990 بۆ 2003 کە کاتێک عێراق داگیرکرا لەوانەیە فترەکان بازدانی تیا بێت لە ساڵێکەوە بۆ ساڵێ بەڵام لە نێوان ئەو تقریبان 10 ساڵ بۆ 15 ساڵە ئەبێ ڕای تۆ دەربارەی ئەم هەواڵە چیە و پێت خۆشە کە ئەم جارە جەنگەکە تایبەتە بە جەنگی کەندا و دەگەڕێتەوە بۆ ئەم ناوچەیرە و ئایا هەرێمی کوردستان لە یاریەکە یان لێکێ لە مشنەکان ئەبینین کە پارێزگایەک یان شاری کوردی تیابێت یاخودنا ڕای دەربارەی هەواڵە چییە؟ ئایا نرخی یاری GTA 6 کە بڵاو کرایەوە چەندێک دەبێت و لە هەمان کاتیشدا قەبارەی یاریەکە چەندێک ئەبێت یەکێک لەو کەسانی کە هەواڵزە پێ دەکات ئەویش بەنای ئەندرێ کەسێکی ڕۆمانیە دەڵێ یاریەکە نرخی لە کاتی بڵاوکردنەوە $130 ئەبێ و قەبارەکەشی 206 گێگا ئەبێت طبعاً ئەمە تا ئێستا هەواڵە و لە هەمان کاتە ئەڵێ یاریەکە بۆی تەواویکەی پێویستی بە 150 سەعاتە بەڵام 150 سەعات زۆرە چونکە بەشەکانی ڕابردوو ئەوەنەش نەبوو یعنی نیوەی ئەوەش نەبوو ئەوشمانزانی لەو باوەڕێیانی یاریەکی ئۆپن وڵدی جیانی کراوەی ئاکشن ئەدڤێنچەر بگاتە 150 ساعت چکە یاریە RPG زۆر بەرفراون و گەورەکان ئەگاتە ئەوەنەیە لەوانێ نەشگاتە 150 ساعت بەڵام پێشتر ئێمە زانیمان کە زێڵنێک کاتێکە بۆ تۆڕی میدیایی کۆتاکۆ قسەی کرد زێڵنێک بەڕێوەبەری جێبەجەکاری کۆمپانیای تێکتووە تێکتوش خاوەنی ڕۆکسارە وتی ئێمە ئەگەری هەیە نرخی یاریەکان بەتایبەتی GTA 6 بەرز بێتەوە چکە پارێکی زۆرمان تیا سەرف کردو هەوڵێکی زۆرمان تیادانەوە و دروستکردو و پەرپێدانی یاریش لە ئێستادا پارێکی زۆری ئەوێ لە هەمان کاتیشدا ئێمە ئەو پارەی کە داوایەکەین دڵنیابن یاریەکە زیاترتان پێ بەخشێواتە خودی یاریەکە قیمەتەکەی و بەهاکەی زیاتر لەو پارەی لێ تۆرەگرین بەڵام دەنگۆکان هەیە دەڵێن نرخی GTA 6 نەک 60 نەک 70 بەڵکو $10 گرانترێ بێ $80 ئەبێ بەڵام بەڕێوەبەری جێبەجێگا زڵنێک دەڵێ ئێمە بەردەوام پەرە بە یاریەکە دەدەین و داوای پاری زۆر زیاتر لێ ناکەین و یاریەکەش حەقیەوەی لە هەمان کاتە هەواڵێکی ترمان پێگەیشتووە کە ئەمەیان با بڵین دەنگوویە دەڵێ ئەم جارە ڕفاندن و دزینی ئۆتۆمبیل و سیارەکان لە ناو یاری A6 هاوشێوەی یاری GTA 5 نییە بچیتە پاڵ سیارەکە سێ گۆشەیە دابگری تۆزی خۆی ببێ سیارەکە و مەشغوڵ کات و بیرفێنێ نەخێر پێویست بە چەنەها پارچە و ئامێری جیاوازە بۆی بتوانی سیارەکە بکەیتەوانێ ئەگەر مۆدیەلیشی بەرزتر بوو ئەوە کردنەوەی قورسترە و هەنێ جار لەوانێ نتوانی سیارەکەش هەر بڕفێنی بیکەیتەوانێ و 7 دانە ئامێری جیاوازیان داناوە لەوانە کەتەرە USB درایڤە و چەنەها ئامێری ئلکترۆنی تر کە بۆ بڕفاندنی ئۆتۆمبیل بەکاردێت دەڵێ لە هەمان کاتیشدا کە ئۆتۆمبیلەکەت ڕفان گومانیەتە سەرێ و با بڵێین پۆلیس لە چەنەها ناوچەی جیاواز سەیتەڕەدا ئەنێ ڕقەمی ئۆتۆمبیلەکەش ئەناسێتەوانێ و پۆلیسیش بە ئاسانی وازە لێ نانێ و ڕێژەی با بڵێن ڕوبەڕووبوونەوەی پۆلیس لە ڕووی قورساییەوانێ زەحمەترە لە بەشەکانی ڕابردوو ئەمە شوا دەکات یاریەکە لە ڕاستیەوانێ زیاتر نزیک بێت و پێشتریش زێڵنێ گوتوێتی کارەکە بڵاو کراوانێ بازدانێک دەبێت بۆ یاری ئەلکترۆنیەکان و پێشتریش یاریەکی هاوشێویتان نەبینیەوە لە ڕووی گرافیک و وردەکاری و جیاوازی ڕای تۆ دەربارەی ئەم هەواڵانە چییە؟ و لێرەدا هاتینە کۆتایی سپەی گەیمینیەم هەفتەیەمان بە هیوای ئەوی بەدڵتان بوو بێت چێژ و سوودیشتان لێبینی بێت وەکوتمان لێیاد نەکەن لایکی ئەم بڕگەیە بکەن و لایەوڕەکانتان شێری و نەرە خۆشتان دەربارەی هەواڵەکان لە کۆمنتە بنووسن ئەگەر لە یوتیوبوانێ بینەرمانی لێیاد نەکەن سابسکرایبی کەناڵەکە بکەن زەنگۆڵەکە چالاکەن بۆی ڤیدیۆکانتان باگادارکردنەوە پێ بگات ئەگەر لە سۆشەڵ میدیاکانەوە ئەوە لایک و فۆڵۆ لێیاد نەکەن من عومەرم لە سبەی گەیمینەوە سەلام عەلەیکوم